بێگومان کتێب پێش هەموو شتێک بەدەستنیانی کۆمەڵێک معریفەی تازەیە. کتێب کەتەلۆکێکی زۆر جدیە، کەتەلۆکێکی مەسەلەن سادقە لەگەڵ تۆوە. لە ڕاستیدا کتێب گواستنەوەی ئەزمموی نەوەکانی ڕابردووە بۆ ئێستا، خوێندنەوەکانی داهاتووشە بۆ ئێستا، یعنی جیلەکان بە یەکە گەیەنێ. بەناوی خۆ بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێ ئەزیزان و خۆشەویستان، خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێرەوە هاتمەوە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست لە شوێنێکم کە ئەم شوێنەیە دەتوانم بە شوێنێکی تایبەت ناوی ببەم، چکەوانەی لێرن یان خوێنەرن یان نووسەرن یان شاعیرن، تەواوی ئەو کەسانەی کە لێرن شەیدای کتێبن. بۆی ئەمڕۆ دەمەوێت بەرنامەکەم تایبەت بێ بە خوێندنەوەی کتێب، بۆی کە بزانین خوێندنەوەی کتێب ئێستا کە لە چی ئاستێکدا بەردەوام دەبینین کتێب دەردەچێت و کتێبخانەی گەورە گەورە دەکرێتەوە، بەڵامەوەی کە نایبینینەوەیە کە لە پیاوی گەورەی نووسەری نوێی شاعیری گەورەی نوێی سەردەممان کەم بە بەرچاوەکەوێ دەبینین ماوەیەکی زۆرە نەمەحوی نەناڵی نەهێمن هیچ کام لەمانە دووبارە نەبوونەتەوە. بۆی ئەمڕۆ دەمەوێت بەرنامەکەم تایبەت بێ بەوەی بۆچی کتێب زۆرە بێ، بەڵام نووسەری کتێب و کە لە پیاوی گەورەمان کەمە بێت و کەممان تا دەرەچێت. بۆی ئەمڕۆ لێرە بم نووسەران و خوێنەران بۆ ئێوە دەدوێنم، ئێوەش بینەرمان بن و لەگەڵماندا بن. ئەوسا پێم بڵێ کتێب چی لە ژیانی تۆ گۆڕیان توی فێرە چی کرد؟ وڵای ئینسان کە دەست بە ژیانەکە دەچێتە ناو کۆمەڵگا ش زۆر فێرە بێ، بەڵام ئەو فێرکردنە کە لە خەڵکەوە فێرە بێ زۆر جار ئەساسێکی ڕاستی نییە، ئیلا بە کتێب خوێندنەوە بەو شتانە ئەو خەڵکانی کە بیرڕانە ناو کتێبەکان داناوە تۆی خوێنیتەوە ئیتر ڕێت بۆ ڕۆشن نکاتەوە. بەڕای من کتێب تا حەدە زەرورە کە دەتخاتە سەر ڕێچکە، ئیتر خۆتی خوا گەور عەقڵی پێت داوە، ئێستا من ئەو کتێبە خوێنمەوە کابرایەک نووسێتی وەکو من عەقڵیە بووە، وایە من ئەو کتێبە خوێنمەوە تەنها بۆ ڕێم ڕۆشنکە، ئیتر دوایەوە دەبێ عەقڵی خۆم بەکاربێنم تا چەند شتەکانی ناوەمە ڕاست. ئینسان لە کاتی خوێنەوەی ببێ بە کۆپی کتێبەکە. بەڵێ ئەی خۆت ئەی خوای گەورە هەموو ئینسانێکی بەجیاواز دروست کردوانە، ئەو کابرا عەقڵی خۆی ناو کتێبەدانەوە، منش عەقڵێترمێ لەوانەیە ئەو بە شتێکی لێکدا بێتەوە من لێکدانی و ڕاستترم بۆی هەبێ، لەوانش من لێکدانەکە منشەڵا بینەکە و ڕاستتر بێت. لەوتەکانی توا تێدەگەم یعنی مەرجنی هەموو کتێبانی کە دەیخوێنینەوە هەموو شتانەی کە نووسرا بێ ڕاست بێت، دەبێت خوێنەر ئاگاداریان بابەت هەیە بێ. ئەو کتێبە کەسێک داینەوە هەموو کەسێکش معرەزە بۆ غەڵا بۆ بیرکردنەوەی غەڵات ئەو بیرکردنەوەی خۆی ناو کتێبەکە دانەوە. بەڕای تۆ وەکو خوێنەریی کتێب مرۆڤ بەچی دەگەیەنێ، یعنی دەیگەیەنتە چ ئاستێک یان شوودێک لە کتێب دووەرگرتووە لەو ماوەی کە تۆ کتێبە خوێندۆتەوە؟ لە ڕاستیدا کتێب گواستنەوەی ئەزمموی نەوەکانی ڕابردووە بۆ ئێستا، خوێندنەوەکانی داهاتووشە بۆ ئێستا، یعنی جیلەکان بە یەکە گەیەنێ. تۆ لەوانەیە زۆر ڕۆشنبیر زۆر فەیلسوفە بێت لە دنیادا هیچ سەردەمەکەی تۆ نیە، سوقراتی سەردەمەکەی تۆ نیە، ژیانی پێغەمبەرانی سەردەمەکەی تۆ نن، بەڵام لە ڕێی کتێبەوە ئەگەن بە تۆ ئەوانە هەموو ئەزمونن ئەتوانی بۆ ئەمڕۆ بۆ سبەری سوودیان لێ وەرببینی، یعنی بەبێ کتێب ڕۆشنبیری مەحاڵە. تا چەند ئێستا لە یعنی خوێنەرمان لە چ ئاستێکدایە؟ ئێستا دەبینین کتێبمان زۆرە، کتێبخانەی هاوشەوە بە بەردەوام دەکرێتەوە، بەڵام خوێنەرمان لە چ ئاستێکدا لە چاو جیلەکەی کۆنتر؟ وەڵی دووشتمانێ ئێمە کتێب کڕمانێ خوێنەریشمانێ، ڕەنگە زۆر کەس لە ئێستایە ناکە تۆزێ بازاڕی کتێب وەستانی بەخۆبینێ، ڕەنگە زۆر کەس کتێب بکڕێ، بەڵام ڕەنگە ئەوانەی کە ئەی خوێندنەوە کەم بن، لەناو ئەوانەشە کە ئەی خوێندنەوە بەدیقەت بیخوێنەوە سوودی لێوەربگرن ڕادەیەکی کەمتر بێ. بەگشتی من ڕاشبین نیم لەبەرەوەی چەندین پێشانگای نێودەوڵەتی وەکو کتێبخانەش بەشداریمان کردووە، خوێنەر بەشی خۆی ماوە لە ناو کووردا، خوێنەری جدی و باشیش هەیە، جوڵەیەکی باشی وەرجێڕانیش هەیە، بەڵام لە ئێستا تۆ سەیرەکەی کەشێکی سیاسی وا هەیە مێشتی خەڵکی وا مەشغوڵ بووە، ڕەنگە تەنها کتێب نەبێ کە کاریگەری خراپی بەرکەوتوێ لە ئەنجامی ئەو کەشە سیاسیە نالەبارەی کە لە جیهان بەگشتی و
لە عێراقا بە تایبەت و لە هەرێمی کوردستانیشا بە تایبەتتر کە هەیە خەڵک ئەوەندەی ئێستا سەرقاڵە موچە دواکەوتووە خەڵک سەرقاڵە کۆرۆنا ئەوەندە کەس مەردوو یعنی کەشێکی بۆ کتێب پێویستی بە کەشێکی ئارامە بیخوێنیتەوە تا بتوانیت تێکەڵ بە وشانەبی کە یان خوێنیتەوە نەگەر چاوت گێڕان نێبێ بە سەریانە لەبەرەوە هەموو ئەوانە کاریگەریان هەبوو وەکوتم کاریگەریان لەسەر کایەکانی ژیان بەگشتی هەبووە یەکێک لەو کایانەیە کە کتێبە ئەویش کاریگەرێکی لەسەر جێمە مامۆسا پێم بڵێ چەندێک کە ئاشنایی لەگەڵ کتێب هەیە کتێب چی فێری تۆ کرد؟ وڵی من بەنسبەتی خۆم لە منداڵیمەوە ئاوێتێ کتێب خوێندنەوە بوومە کتێبیش لە هەموو بابەتێک کتێب دەخوێنمەوە تایبەت نیمە بە یەک بابەت لام وایە هەر کەسێکی کە کتێب نەخوێنیتەوە و دۆستی کتێب نەبێ جوزئێکی کەمە لە ئینسانیت ئەوەی کە ئینسانی تەواوە ئەوەیە هەموو بابەتەکانی کتێب دەخوێنیتەوە هەموو جۆرە کتێب دەخوێنیتەوە لە هەموو زانستەکان لە دەرکەدەدا شتێک لێ فێر دەبێ کە تو کە ئینسانی پێویستە لە دنیا بزانی دنیا چی تێدایە دنیاش بە کتێب خوێندنەوە نەبێ نازانی بە گشتگیری کتێب خوێندنەوە نەبێ هەم نازانی جا پێویستە هەموو ئینسانێک بە قەدەر توانای خۆی کتابی هەبێ پێم وایە من هەر کەسێک لە ماڵەکەی خۆی کتێبخانەیەشی نەبێ ئەو ماڵە وێرانەیە من بە وێرانەی دەزانم زۆر کەس هەیە ڕچی لە کتێبە دەخوێنێتەوە بەڵام حەز ناکە کتێبخانەی لە ماڵی هەبێ کاگاشتی تۆ خاوەنی کتێبی و بە بەردەوام نووسەران و خوێنەران ڕوودیەکەن ئەستی کتێب خوێنەوە ئێستا لە چاستێکە و خەڵک تاچۆن بوو لە کتێبەکە پێشەچی بەخێر بێن ئەمڕۆ زۆر دڵخۆشم کەوا دیتان ئەوە بەدەنگ هاتنەوەی ئەو خەڵکە بوو کە بۆ کردنەوەی کتێبخانەیەک ئەو لێرە شایدی ئەوەیە کە خەڵک تامەزرۆی خوێندنەوەی کتێبە خەڵک حەز دەکە کتێب بخوێنتەوە لەو کاتێ من کە 28 ساڵە لەو کارە بەردەوامم دەتوانم بڵێم دوسێ سارە گەنج بە تایبەتی جیلێکی تایبەت ڕوو لە خوێندنەوە دەکات وازی لە سۆشال میدیاوی ناوە لە تەکنەلۆژیای نەدەیەوێ کتێب بەواقعی بخوێنتەوە نەک لە ڕێی تەکنەلۆژیا لۆی دەوێ هۆکارەکەشی چی کە دەبێنێ برادەرەکەی هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەڕوە ئەویش چەق بەستووە ئەوە هاندەرە بۆ ئەویش بێتەنە ئەم دنیاە کۆڕ و سیمینارەکانیش گروپەکانیش ئەوانش هۆکارن بۆ ئەوەی کە ئێستا خوێنەرێکی باش و چاک دەتوانم بڵێم هەیە فرۆشیاری کتێبی ئەو چینە و کوێژانە چین کە ڕوتیەکەم بۆ کڕینی کتێب زۆری هەموو تەمەنەگە هەم شۆی من دەکا بە هەردوو ڕەنگەزەوە و لە هەمان کاتدا جیلێش باسم کرد ئێستا گەنج زیاتر حەز بە خوێندنەوەی دەکا هۆکارەکەی چییە چۆن کە باز لەوەی دەکرێت تەکنەلۆژیا هۆکاری دابڕانی کتێب و خوێنەرە بەڵام بێچوانەوە من پێم وایە ئێستا تەکنەلۆژیا فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکارن بۆ ئەوەی کە خوێنەر زیاتر بوونە سەرنجی خوێنەر ڕادەچێشن بۆ زۆر گروپ هەیە زۆر پەیج هەیە هانی گەنج دەدەن هانی خەڵک دەدەن بۆ خوێندنەوە ئەوە هاندەرێکی سەرەکیە کە ببێتە خوێنەرێکی جدی ببێتە خوێنەرێک ببێتە دۆستی کتێب و هاوڕێ کتێب مامۆستا بەڕای تۆ ئێمە چی لە کتێب فێر دەبین ینی دنیای کتێب دنیایەکی چۆنە وەکو خۆکە چەند ساڵێکە لە نێو دنیاییت ئەزانی ئێمەمانان هەروەکو باسم کرد لە ژوورەوە پێویستە لە ئەهمیەت و گەورەیی و سوودە بە نرخەکانی کتێب تێبگەین یعنی هەر یەکێک لە ئێمە ئەگەر بیەوێ لەگەڵ فەیلسوفە گەورەکانی جیهان قسە بکە پێی خۆشە لەگەڵ سەرکردە گەورەکانی جیهان قسە بکە پێی خۆشە بەڵام ئەو دەرفەتە زەحمەتە بڕەخسێ بۆ هەموو تاچێک بەڵام زۆر ئاسانە قسەکردن هەر یەکێک لە ئێمەمانان لەم جۆرە کتێبخانانە ئەتوانین قسەیان لەگەڵ بکەین کاتێک بیرەوەریەکانیان نووسینەکانیان ئەخوێنینەوە وای دانێن یان دەبی وای دابنێ کە تۆ لەگەڵ ئەم فەیلسوفە گەورەیە یان لەگەڵ ئەو سەرکردە گەورەیە دانیشتووی قسەت بۆکە کتێب خوێندەوە کتێب چ کاریگەریی لە ژیانی خۆتەوە یان دەتوانیت پێم بڵێ لە کتێب چی فێر بووی؟ خوێندنەوەی کتێب کردنەوەی فکری کردنەوەی وعی تازە دەتوانێت ئەو شتانێکە چۆن بۆ نمونە بڵێ لە ژیانی خۆتدا لە ناو تۆپێکدابی تۆپەکە کراوە نەبێ بەڵام خوێندنەوە دەواازەی ئەو
تۆپەت بۆ دەکات. پێم بڵێ تۆ لە کێوە دەستە بە خوێندنەوەی کتێب کردوە بزاد ئەو ئیسفادانەی لێت کرد چی بوون؟ وڵە سەرەتا زانیاریەکی زۆر لە تەمەنی 16 ساڵیەوە کتێب دەخوێنەوە ڕەنگە 2002 ساڵی 2002 کەم جار کە کتێبم خوێندەوە ئەو هەموو کۆی ئەو زانیاریان و خەڵک ناسین و ئیتر یەکێک بووە لە سەرمایەکانی خوێندنەوەی کتێب. بەڕای تۆ گرنگی خوێندنەوە چی و چی لە کتێب فێر بووی لەوەی کە خوێنتەوە؟ سوپاز بۆ پرسیارەکەت بێگومان کتێب پێش هەموو شتێک بەدەستنیانی کۆمەڵک معریفەی تازەیە ناساندن و ئاشنابوونە بە کۆمەڵک زانیاری کە لە پێشتر نەتزانیە وەزگەلەوە دەتوانین بڵێن کتێب دەبتە هۆکارێک لە بۆ ئەوەی کە ڕوئیات بیرکردنەوەت بەرامبەر بە ژیان بەرامبەر بە دەوروبەر بەرامبەر بە خەڵکی بەرەو بیرکردنەوەی ئەرێنیانە هەنگاو بنێتن و هەروە کتێب دەتوانانی ئەو قۆناغە لە ژیانت بگۆڕێتن کە تو لە کەسێکی سادە لە کەسێکی سمپڵ بەرەو کەسێک باکە نەتوانی بە ئاسانی لەسەر شتەکان پاس بدا لەسەر قۆناغەکانی حیاتی پاس بداوا لێ دەکات تێڕوانین قوڵتربی بیرکردنەوە قوڵتربی گۆشەنیگار لە بۆ شتەکان جیاوازتربی و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە کتێب دەبێتە هۆکارێک لەبەر ئەوەی کە سلوکت بگۆڕیکە ئەوە لە هەموو شتە گرنگتر لە کتێب بەڕاستی کە من ئێستا لە خوێنەری ئێستا من کەم دەیبینم لە خوێنەری ئێستا من وەک خۆم کەم دەیبینم کە زیاتر خوێندنەوەی پەڕەکانە معریفە بەدەستێنانە زیاتر وەک لەوەی کە لە سلوک و لە قۆناغەکانی ژیانی ڕەنگ بداتەوە. تۆ پێم وابێ ماوەیەکە خوێنیتەوە پێم بڵێ خوێندنەوە چی لە ژیانی تۆ گۆڕیان خوێندنەوە چی فێرکردی لە ژیان؟ وڵایی دەتوانم بڵێم ینی خوێندنەوە وای کرد خۆم بناسم لەو ماوەیە کە خوێنەرم 3 ساڵە خوێنەرم ینی لە ناو دنیایەک دەژیم ینی زۆر خۆزگەبەوە دەخوازم چەند ساڵانێک پێشتر ینی خولیای ئەو خوێندنەوە یان کەسێک کە دەست پێش خەروە دەستی کردوام بۆ دنیای خوێندنەوە ینی پێم وایە ئێستا خۆم دەناسم لەو ماوەیەکە بوومەتە خوێنەر. پێم بڵێ دەڵێن هاوڕێتی کتێب خۆشە تۆ 3 ساڵە بوویتێتە هاوڕێ هاوڕێکی چۆنە؟ وڵاهی نزیکترین هاوڕێ دەتوانم بڵێم ینی ئەو کەسێکە لێتەوە نزیکە وەکو بڵێن هاوڕێی شخصی ینی پێم وایە کتێب شخصی ترە ینی ئەوەندە لێت نزیکە ینی دەتوانی دەردە دڵی خۆت ینی ئەو کاتانێک کە دڵتەنگی دەتوانی لە ڕێی کتێبەوە ینی ئەو دڵتەنگی و ئەو پەژارە ینی لە خۆتەوە دەری بکە ینی خاڵی ببیەوە لەو خەم و ئازارێکە لە هاوڕێت بزان چی سفادێکی لە کتێب کردەوە تۆ سوودێک لە کتێب بینیوە لە ماوەی خوێندنەوە بە کتێبە؟ زۆر سوپاس دەستان خۆش بێ وڵا زۆر سوودم لە کتێب بینیەوە هیچ کەسێک و هیچ شتێک نییە باوەڕکەم بەقەدەر کتێب بە سوود بێ بۆ مرۆڤەکان شکەوات لێکە پێش هەموو شتێک باوە بەخۆبوونت متمانە بەخۆبوونت زۆر زیاد ئەکات دیدگات ئەکاتەوە ینی بەرچاو زۆر ڕوونەبێ بۆ دنیابینی خۆت فراوان ئەبێ ئەوەی کە چۆن ئەژیت بڕیاری ژیانت چیە پەیامەکانت لە ژیانە چیە بۆچی هەوڵی ئامانجت چیە بێ هەموو شتێکت گۆڕانکاری بەسەرادێت بەڵام بە شێوازێکی ئەرێنی پێم وایە ئەوەی هەرە باشترین سوودی کتێبە. بڵم کتێبانە زۆرە بن ینی بەردەوامم کتێبانە ئەبینین نووسەرمان زۆرە بێ خوێنەرمان لە چاستێکە بەڕای تۆ؟ ناتوان بڵێم زۆرمان هەیە ناشوان بڵم کەمە بەڕاستی بەڵام پێم وایە خوێنەرەکان ئێستا باشتر بوون ینی ئەزانن چێ خوێندنەوە زانن چۆن بخوێننەوە زیاتر ڕۆشن بیرتر بوون بە دوای کتێبانێک ئاگەڕان کە خۆیان ئەیانەوێ ئەروانیە بەس باڵێن چۆنڵی باشایی بەناوی بکەون و هەر کتێبێ بکەوتە بەردەستیان بخوێنەوە ئێستا خوێنەرەکان ورتر بوون دقت ئەیان هەتا ئەتوان ڕەخنە بگرن ئەمە زۆر باشە بەڵام بەعام کتێبی کاغەزی کەم بووەتەوە ئەمە جێداخە بەڕاستی. پێم بڵێ 3 ساڵێکە ئاشنایی کتێبم هەیە زیاتر چ کتێبێک خوێنی تۆ چ جۆرە کتێبێک ترکیزی لەسەرەکە زیاتر؟ وڵایی بە ئەمریوەی کە خۆم دەنووسم ینی دەستی نووسینم هەیە زیاتر کتێبە ئەدەبیەکان و بابەتی عیرفانی فەلسەفی ینی بڵێن زۆر نابەز ینی ئاشنایەتێکیشم لەو 3 ساڵی پەیدا کردووە ینی هەر چ نەبی بەرچاوڕوونیەکم هەیە لەو بوارە. مامۆساجان پێمە بێت تەمەنێکە ئاشنایی لەگەڵ کتێب و خوێندنەوە هەیە ئەگەر پێم بڵێ کتێب چی فێری تۆ کرد یان کتێب چ سوودێکیە بوو لە ژیانی تۆیە؟ کتێب من پێم وایە دنیای مامۆستا بوو بۆ من لە هەر زاوی ژیان لە هەر زاویەکەوە بگری کتێب لەوێەوە منی فێری زۆر شت کرد بەردەوام لەگەڵ مایە کتێب زۆر نهێنی لەم کەونا هەیە لە ڕێی کتێبەوە من پێگەم هەندێکیشی زۆری ماوە پێ بگەم من دەتوانم بڵم قەرزارباری کتێبم ڕەنگە گەر کتێب نەبووە تووشی زۆر هەڵە بوو وایە. سەبارەت بە خوێنەریش من دەتوانم بڵێم ڕەشبینم بەرامبەر بە خوێنەر لەناو
بچینە سەربارەت خوێندن بەس پێم بڵێ چۆن قەرزارباری یعنی لەبەر چی قەرزارباری ئەمن بۆ ڕوونکەیتەوە پێم خۆشە دەزانی چۆنە ئینسان ئەگەر لەگەڵ کتێبە ئاشنایەتێکی نەبێ پێم وان نییە ڕێگاکانی وەکو هەڵە سیرات المستەقیم بدۆزێتەوە کتێب کەتەلۆکێکی زۆر جدیە کەتەلۆکێکی مەسەلەن سادقە لەگەڵ تۆوە واد لێەکە هەز بکەی ڕەشە و سپیە ڕەش و سپی تێکەڵ نەکەی بێگومان کتێب پێش هەموو شتێک بەدەستنیانی کۆمەڵک معلیفەی تازەیە کتێب کەتەلۆکێکی زۆر جدیە کەتەلۆکێکی مەسەلەن سادقە لەگەڵ تۆوە لە ڕاستیدا کتێب گواستنەوەی ئەزمموی نەوەکانی ڕابردووە بۆ ئێستا خوێندنەوەکانی داهاتووشە بۆ ئێستا یعنی جیلەکان بە یەکە گەیەنێ بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک بوو لە ڕاو سەرنجی خوێنەران و هاوکات نووسەران لە شاری هەولێر کە هەر یەکێکیان بە جۆرێک باسییان لە خوێندنەوە دەکرد هەبوو بە مامۆسایەکی بێدەنگ ناوی دەبێت هەبووش بە گەورەترین مامۆسای ژیانی کتێبی ناو دەبرد من دوای ناوبڕێکی کورد لەگەڵ ئەوان بەردەوام دەبم و پرسیاریەوە دەکەین ئاخۆ بزانین بۆچی کتێبخانە و کتێبەکان زۆر دەبن بەڵام لەگەڵ زۆربوونی کتێبەکان هاوکات کەڵە پیاوی گەورەمان کەم دەبێ وەکو جاران کە دەبینین مەحوی و ناڵی و هێمنمان بۆ دووبارە نەبۆتەوە دوای ناوبڕە کورتێ دێمە خزمەتەوەی عزیز و خۆشەویست و لەگەڵتان بەردەوام دەبم بەڵێزان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتێ بەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە من هەر لە نێو کتێبخانە دەبم و هاوکات نووسەران و خوێنەرانی کتێب بۆیەوە دەدوێن و هۆکاریەوە دەپرسم زۆر جا دەڵێن مامۆستا کتێبێکی بێدەنگە بزانینە مامۆستایە چۆن دەبێت بە مامۆستا کتێب هەمومان کتێبخانەمان لە ماڵێ هەیە بەڵام زۆر جار دەبینی مامۆستاش دەگرین و دەچینە قوڵ و دەوراتیش بزانە چۆن سوود لە مامۆستایانە وەرگرین لەگەڵ خوێنەران بەردەوام دەبم و ئێوە زیاتر بیسەری و بینەری قسە وتەکانیان بن مامۆستا تۆ ماوەیەکە دەخوێنیتەوە هەم لە شعر و هەمیش پێم وابێت لە ئەدەب پێم بڵێ خوێندنەوە چی لە ژیانی تۆ گۆڕی تۆی فێرە چی کرد دیارە مامۆستا هێمن شاعیرێکی گەورەی ناوداری گەلەکەمانە کە پێویستە هەر یەکێکمان لە هەر شوێنێکی کونجێکی ئەم جیهانە بێ شانازی بەو زاتە مەزنە بکەین ئەو پیاوە تەواوی ژیانی خۆی لەگەڵ ئێش و ئازار و مەینەتەکانی گەلەکەیدا بەڕێ کرد لە ڕاستیدا ئەو قوتابخانەیەکی گەورەیە بۆ تاکەکانی کۆمەلگا لە دیدی منەوە ئەو فێری کردم کە نیشتیمانم خۆش بوێ ژینگەم خۆش بوێ مرۆڤم خۆش بوێ ژیانم خۆش بوێ بۆیە خوێندنەوە ئەوەندە گرنگە پێویستە هەر یەکێکمان نزیک بین لە خوێندنەوەی کتێبەکان تۆ مامۆسایە منت نەبینیەوە لە چیە مامۆسایە من بوو بە مامۆستا بە چ ڕێگایەکەوە یەکێک لەو شاکارانی مامۆستا هێمن کە منی فێری نیشتیمان پەروەری کرد زیاد ناڵێم ئەگەر بڵێم لە سەردەمی خۆی و سەردەمی قازی محەممەد زۆرێک لە خەڵکی لە سەردەستی ئەو زاتە مەزنا فێرە نیشتیمان پەروەری دەبوون باشترین بەڵگەم بۆ ئەم قسەیە لە شعری تۆم هەر لە بیرەدا دەڵێ لە شاییدا لە وەختی هەڵپەڕینە لە خۆشیدا لە کاپتی پێکەنینە لە کۆڕی ماتەم و گریان و شینە ئەمن ئەی نیشتیمان تۆم هەر لە بیرە ئەمە بێگومان کاریگەری مامۆستای من بەسەر تاکی کوردەوە هەیە بەڵام ئەوەی کە ئێستاکە لە ئێمە بۆتە پرسیار بۆچی نووسەرمان زۆرە خوێنەرمان زۆرە کتێبمان زۆرە بەڵام کەم دەبینین ئەم مامۆسایانە دووبارە ببنەوە هۆکار چییە نەناڵی نەمەحوی نەهێمن دووبارە نابنەوە لە ڕاستیدا یەکێک لە ئامانجە گەورەکانم وێڕایی خۆشەویستیە بێ هاوتاکەم بۆ ئەو زاتە مەزنا ئامانجم بووە ناوی هێمن بگێنم بەو کەسانەی کە هێمنیان وەک پێویست نەناسیوە لە ڕێی کەناڵە جوانەکەی ئێوە دەڵێم ئەوانەی کە نەیان خوێندێتەوە یان مامۆستا هێمنیان ناسیوە هیچ نەبێ ژیان نامەکەی ئەو بخوێنەوە بۆی جوانتر و باشتر و قوڵتر ئەو زاتە مەزنا بناسن
کتێب کەتەلۆکێکی زۆر جدیە کەتەلۆکێکی مەسەلەن سادقە لەگەڵ تۆە لە ڕاستیدا کتێب گواستنەوەی ئەزمموی نەوەکانی ڕابردووە بۆ ئێستا خوێندنەوەکانی داهاتووشە بۆ ئێستا یعنی جیلەکان بە یەکە گەیەنێ کتێبانە زۆرە بن تا چاومان حکومەکە کتێبە بەڵام دەبینین خوێنەرمان لە ئاستێکی لاوازدایە یاخود کەڵە پیاوی گەورەمان کەم بۆ دروست دەبێ ئێستاکە بۆ کارچیە بەڕای تۆ وڵی بەڕێمەر چۆن ئێستا بەڕای تۆ لە ئاستێکدا زۆر کەمە من زۆر جاچمە بۆ مەکتەبە و شتانە خەڵکێکی زۆر کەمە بینم تەنها زیاتر کێشە بینم قوتابێکی جامیعە زانکۆیە هاتووە وەکو مەزدەرێک وەکو سەرچاوەیە کتێبێک ببە بۆ بەحسێک بۆ شتێکەگەرنا وەکو خوێنەر خەڵکێکی زۆر مەحدودن یعنی زۆر کەمن زۆر بەڕای تۆ چ شتێک کۆکار بووە کە خوێنەر کەم بێ بەڕای من ژیان ژینگە تەکنەلۆژیە هەموو کاری سەر ئینسانەکانەیە باری ئابووری تر زۆر شتوای لە ئینسان کە ئینسان مەشغوڵ بووە بەلاڕێدا ڕۆیشتووە ئایستا بڕۆنە ئەو کافتێرانە فولی گەنجە ئەو گەنجانە دەبێ وڵات بەڕێوە بەرە کتێب بخوێنەوەیە لە ئاستێکی بەرزابن بەڵام هەمووی بە دیار نەرگەلێکەوە دانشێ و 3-4 سەعات و ژیان و تر تربیەتی عایلی وای لەو کەسە کردووە کەشی پەروەردەمان هەیە لە پەروەردەیە گەنجێک لە سەرەتای تەمەنیەوە پەروەردە نەکراوە کە ڕەفیقی کتێب بێ بەڕای من نەک تەڵەبە مامۆستاکان پێویستیان بە تربێتە زۆر مامۆستا هەیە لە ناو پۆلە لە ئاسی تەڵەبەکەیان نییە بخۆی یعنی هەوشتە من خۆ مامۆستام ئەوشتم بە چای خۆم بە واقعی بینیوە مامۆستاکانیش پێویستیان وانە فێر بکرێن بەخۆی شەر نییە کولێتەوەکەوتەوەی تر هەموو شتێک خۆیەتی ڕێی خۆم هەر کەسێک کە کتێبخانەی نەبێ بۆ ئەوە نییە کە کەسێک بچی لێی دانیشی نابێت کەس بچی لەوێ دابنیشی چونکە هیچی لێ فێر نابێ بەڵام ئەو ماڵی کە کتابی تێدا بێ ئەگەر مەکتەبێ بە مەکتەبەکە گچکەش بێ ئەو ماڵە باخچەیەکە لە ژیان باخچەیەکە بۆ خۆشی باخچەیەکە بۆ فێربوون پێویستە زیاتر ئێمە بچینە ئەو ماڵانە کە کتێبی تێدایە بچینە ئەو شوێنانە کتێبی لێیە بچینە ئەو شوێنانە کتێب دەخوێندێتەوە من چووم بۆ ئەڵمانیا جارێک هەندێک کەسم دەدیت کە تەماشا کە ئینتیزاری شتشی دەکرد کتابێکی بەدەستەوە بوو دادنی کتابەکەی دەخوێندەوە یا زەردێکی بەدەستەوە بوو زەردەکەی دەخوێندەوە کاتێک سیارەکە دەهات سواری سیارەکە بۆ دەڕۆ یان سیار قیتار دەهات یان ئینتیزاری نەفەرێکی دەکرد دادەنیشت بێ ئیش دانەدەنیشت کتابی دەخوێندەوە بەڵام ئێمە کە دادەنیشین دەستحێب با دەدەین یان قسەی عەرەق بەرەق دەکەین کتر بەداخەوە کۆمەڵگای ئێمەوای لات پێویستە لە چێوە ساکر ئایا لە خێزانیان سۆنگەکانی پەروەردەیان لە چی شوێنێک بۆی کە خوێندنەوە ببێ بە کەلتور لای ئێمە پەروەردەکەمان لە منداڵی وەسەقەتە باوکان منداڵەکانی خۆیان فێری خوێندن ناکەن بۆ تێگەیشتن و ئینسانیەت منداڵەکانی خۆیان فێرە خوێندن دەکەن بۆ ئەوەی کاسبیان پێ بکەن بۆ کاسبیکردن نەک بۆ ئینسان بۆی کە ببنە ئینسان جا یەکەم پەروەردەکەمان سەقەتە مەکتەبەکانمان مەدرسەکەمان جامیعەکانمان سەقەتە و تەرتیبی دەوڵەتیشمان دەوڵەتەکەمان بەڕاستی کە دروست بووە وەکو پێویست هەوا دروست نەبە بۆ چونکە ئێستا من بۆ خۆم گلەیم لە خوێنەواری خۆمان زۆرە و لە حکوومەتەکەشمان زۆرە بۆ چونکە ئێمە کوردین پێویستە کوردایەتی خۆمان ئیسبات بکەین پێویستە زمانەکەی خۆمان خزمەت بکەین پێویستە کتێبەکانی خۆمان خزمەت بکەین نووسینەکانی خۆمان خزمەت بکەین قەڵەمەکانی خۆمان خزمەت بکەین بەڵام ئێستا تەماشا دەکەم خەڵک ئەوەندەی کە ئیحتیمام بە زمانی خەرچی دەدا بە زمانی بێگانە دەدا ئەوەندە خزمەتی زمانەکەی خۆی ناکە هەویەی هەموو ئینسانێک دووشتە بەرگە و زمانە تو بەرگ و زمانەکە و قەڵەمەکەی خۆت پاراست ئیتر ئینسانیەتەکەی خۆت پاراست کە بەرگ و زمان و قەڵەمەکە نەپاراست ئیتر ئینسانیەتەکە نەپاراست ئێستا ئێمە تەماشا دەکەین بە هەزاران نووسەرمان هەیە فارسە عەرەبە تورکە کوردن ئێستا نووسینەکانە بینەوە نووسینی زۆر گەورەیان هەیە کەسی هە بە فارسیان نووسیوە بە کوردیان نووسیوە فارسەکان دەڵێن هەیە من ئیمەیە عەرەبەکان دەڵێن ئیمەیە تورکان دەڵێن ئیمەیە بەڵام لە ئەسڵی کوڕ و کووردە ئەو ئینسانە ئینسان بووە بەڵام خزمەتی قەڵەمەکەی خۆی و قەومەکەی خۆی نەکردووە ئێستا بزر بووە
ئێستا ئەوەی کە بینیمان کردنەوەی کتێبخانەیەک بوو بەردەوام کتێبخانەکرێتەوە کتێب زۆرە بێ ئایا خوێنەر لە ئاستی کتێبەکانن ئایا خوێنەر ئێستا کە چوانە بەڕای تۆ وڵا بە هۆیەوەی ئەو تەکنەلۆجیا و هەبوونی ئەو سۆشیال میدیای بەهێزەی کە لەوانەیە زۆر جار بەکارهێنانیشی تاڕادەک کاریگەری لەسەر کتێبی زیاتر پەیدا کردیەوە لەوانەش هەر جێگرەوەی کتێب بێ لە داهاتۆدا بە یەکجاری خوێنەرەکان هەر کەسە بە گوێرەی هەڵبژاردەی خۆی ڕەنگە لە ئاستی خۆی کتابی خۆی بدۆزێتەوە و هەم کتابەکانیش خوێنەری خۆیان بدۆزنەوە بە شێوێکی گشتی هەز ناکەم ینی ئەو زۆرە پێشکەوتنە هەبین هیوادارم باشتر ببی و ئەوە عی کراوەتر هەبی لە بۆ خوێندنەوە دەست لەسەر کتێب خوێندنەوە کتێبەکان زۆرە بن خوێنەرەکانی زۆرە بن لەگەڵی بەڕاستی پرسیارەکە زۆر لە جێخۆەتی لە ئێستادا لەبەر زۆری بۆری کتێب ناپڕژێ سەر ئەوەی کە چۆن کتێبەکان دیاری بکەین یا خۆچی بخوێنیەوە لەبەر ئەوەی ئێستا دنیا سوشیال میدیا خەڵکی سا کردوتۆ لە خوێندنەوە جاران لە شەقامێک لە کۆڵانێک بە 11 ماڵ کتێبێکە بوو هەموو سڕێ بۆ دەگرێت تاواکو بیخوێنێتەوە ئێستا لەوانەیە لە هەر ماڵێک زیاتر لە 50 کتێب 100 کتێبێ بێ بەڵام خوێنەری تیانە بێ خەڵک سەلیقەی نماوە کارەکەەوەی کە خوێنەر نەماوە یەکەم شت نەبوونی سیستەمەکی دیاریکراوە لەلایەن دەسەڵات کە شوێنی معریفی لە قوتابخانە لە کۆلێژ لە وەسەتەکانی خوێندن هیچ سەبەبەک نییە هیچ وەسیلەک نییە لەوەی کە خوێنکار یاخود ئەوانەی کە لە قۆناغەکانی خوێندن بیان بەستێتەوە بە خوێندنەوە و ئاشنایەتی خوێندنەوەیان لەلا زیاتر دروست بکە و خاڵش تریش کە بەڕای من زۆر گرنگە سوشیال میدیا ئەو حەزەی لە لای خەڵک تێکدایە باری گوزەرانی خەڵک بەعام ئێستا کە خەڵک لە ڕووی ئابووریەوە اقتصاد کە زۆر کاریگەری لەسەر ژیانی ئینسان دەکات و ئەگەر اقتصاد نەبی بەڵێ پێویستە لە خێزان مناڵەکان وا پەروەردەکرێن بۆی کەنەکەونە بەر لێشاوی ئەم سۆشیال میدیای کە پەروەردەیکەم بە منداڵێکی خوێنەواریاتین بە خوێندنەوەی کتێب پەروەردە بکرێت تا چەند خێزانە پێگرینگە کە ئێستاوەمە بۆ کوچارە سەرێک دیاری بکەین بەڕاستی لێستادا زۆر گرنگکە لەبەر ئەوەی ئەگەر ئێستا دیقەت بدەیت لە ناو دنیای سوشیال میدیا و لە ناو ئەو یاری ئەلیکترۆنیانە جیلی تازەمان گەنجە تازەکانمان هەرزەکارەکانمان منداڵەکانمان نغڕۆ بوون لە ناو یاری ئەلیکترۆنی و لە ناو سوشیال میدیا لە هەموو قۆناغەکانی ژیان بەڕاستی ئێستادا پێم گرنگکە کتێب ببێتە بەشێکی ڕئیسی ببێتە مازدەرێکی ڕئیسی کە دایک و باوک بەڕاستی نەقسەکە لە خێزان لە دایک و باوکۆ دەست پێ دەکات کە منداڵ کە ناخوێنێتەوە ئەویش سەری دایک و باوکی خۆی دەکات ئەگەر دایک و باوک لە ماڵەوە لەگەڵ کتێب گەورەبی لەگەڵ بەڕەکانی کتێب گەورەبی ڕۆژانە لەسەر شوێنەکانی لەسەر قەنەفەکانی لەسەر مێزەکان ئەگەر کتێب ببینێ منداڵ ئاشنایەتی دروست دەکات کە منداڵش تۆ چاو لە دایک و باوک دەکات ئەگەر ببینێ باوکەکە دایکەکە خەریکی یاری ئەلیکترۆنیا ببینێ دایک و باوکەکە موبایلی بەدەستەوەی بێگومان ئەویش چاو لەوی دەکات بەڵێ لەستادا زۆر پێم ویمەکە خوێندن ببێتە بەشێکی سەرەکی وەکو خواردنێکی ڕۆحی جەسەدی و عەقلی لێ بێتن بەڕاستی جێ هەموو بێتەوە وتێکی ئەڵێ کتێب مامۆسایەکی بێدەنگە ئەم وتەیەمە بەشتێکی لێ فعلەن تۆ وەکو مامۆسایەکی بێدەنگ بەردەوام لەگەڵە بووە من وەکو پێم وتم کتێب بۆتە ئەتەچێت بۆ حیاتی ئێمە بەتابەتی ئەوانەی لەگەڵ کتێبە مامەڵایەکەن کتێب نەک مامۆسایەکی بێدەنگە من پێم وایە زۆر دەنگی هەیە لەگەڵ تا و تەسیراتی ئەو دەنگی خۆشیەگەێنێ بەردەوام دەبینین کتێبخانە زۆرە بێ کتێب زۆرە بێ بەردەوام کتێب دەرەچێت زۆر بوونی ئەم کتێبەیە وای کردووە کە خوێنەریشمان زیاد بێ من پێم وایە لەگەڵ سەنەعەتی کتێبە کە ئێستا بۆتە جۆرێک لە پیشەسازی کتێب خوێنەر نەیتوانی و شانبا لە شانی با بڵێن لەگەڵ ڕتمی بڵاوبوونەوەی ئەو هەموو ناونیشانانە خوێنەریش بێتە ناو مەیانەکەەوە ینی فریان ناکەوی بەڕاستی ئێمە خوێنەرمان کەمە نەک هەر کورد بەعام لەسەر مستەوای دنیای خوێنەر کەم بۆتەوە خوێنەر زیاتر لە ناو ئەو مەکینەیە کە نظامی ڕەزمالی ئەی هاڕێ یعنی وا لە ئینسانەکە فقط بە دوای نابگەڕێ ئەوەندە هەمومی نانی هەبێ هەمومی معریفەی نەبێ هەمومی شتیتری نەبێ بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی بەشێک لە نووسەران و شاعیران و خوێنەران بوو لە شاری هەولێر دەربارەی خوێندنەوەی کتێب دیارە هۆکاری خوێندنەوەی نەخوێندنەوەی کتێب ئێستاکە ئەوان هۆکاری سەرەکی بۆ سیستەمی پەروەردە دەگەڕێنەوە کە سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی لاوازدای و کوتابی وا ڕەناهێنێک هەر لە قۆناغەکانی سەرەتاوە پشت بە کتێبە دەرەکیەکان ببەستێت و بەردەوام مطالعەی لەگەڵ کتێبەکان هەبێت و بەشێکی تری هۆکارەکەی بۆ خێزان دەگەڕێنەوە کە خێزان ناتوانێت و خێزان نەیتوانی و منداڵەکانی وا پەروەردە بکە کە منداڵەکانی بەردەوام ببن بە هاوڕێی کتێب دیارە خۆشبەختانە بەشێکی زۆریان و خاوەنی کتێبخانەکەی ئێرەش و خاوەنی چەند کتێبخانەیەکیش باسیەوە دەکەن ئێستاکەش
خوێنەرمان ماوە و لە ئاستێکی باشدایە بەو پێیکە کتێب هێشتان پڕفرۆشەوە لە کتێبخانە نێودەوڵەتەکان دەبینین چ جم و جۆڵێکی خوێنەران هەیە. ئەڵقێم زاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردم بە هیوای هەمومان خوێنەر بین بۆی هەمومان گەشە بکەین و زانیاری گشتی کۆکەینەوە.